بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی جیاواز بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوەش بەرنمەی جێکەوتەیە دەمێکە منتان نەبینیوە لە ستۆدیۆیە و گفتوگۆی با بڵێن بواری ڕۆشنبیر و سەقافیەکان دەمێکە بەجێهێشتووە لەمە بەدوای ئینشاڵایەوە دەبینن کە جاجارە گەڕێمەوە بۆ ئەم جۆرە لە بەرنامە چکە باوەڕم وایە کە ئەم جۆرە لە قسەکردن لە ئێستاە زۆ پێویستە بۆ ئێمە بە تایبەتی لە ئێستاە کە ئێمە خەریکە خۆمان ونەکەین خۆ ئەگەر نەژڵێم ون بووین لە خۆونکردنین خۆی کێشەکە ئەوە نییە بە تەنیا کە ئێمە ونەبین زۆر جار کێشەکە ئەوەیە کە ئێمە شێوازی خۆدۆزینەوەمان شێوازێکی دروست نییە ئەگەر جاران ئێمە خۆشەویستێکمان ون بکردایە و وێڵی دۆزینەوەی خۆشەویستەکان بووینایە لە ئێستای خۆمان ون کردووە و وێڵین بە دوای دۆزینەوەی خۆمانە و ڕەنگە دۆزینەوەی خۆشەویستان ئاسانتر بێت لەوەی کە تۆ چۆن خۆت ونەکەیەوە چۆن خۆتە دۆزیتەوە ئەوەی کە ئێمە ئێستا لە هەم دنیای واقعی هەم لە دنیای مەجازی ئەیبینینەوەیە کە یعنی مرۆڤ لە ناو سەرگردانێکی گەورەیە لە ناو ئەم سەرگردانەیە زۆر جار ئەوێ ینی لە ڕێگای خۆهڵانەوە لە ڕێگای بە باڵۆنکردنەوە خۆی وا پیشاندا کە هەیە و ئەم هەبوونە یاخود ئەم خودەی کە پیشانی ئێمەیەدا زۆر جار لەشکرێک یاخود با بڵێ شتێکی گەورەتری لە دواوەیە نی بە تەنیانیە گەر سەرمایه‌دارێک وەرگرین بنوونە لەگەڵ ڕێز و حورمەتما بۆ سەرمایه‌دارە باشەکان ینی پارە بە دوایەتی ئەبێ بە ئینسانێکی گەورە ئەگەر زانکۆ وەرگرین ینی با بڵێن مامۆسایانی زانکۆ ئەوانە سەرەکی زانکۆ بە دوایەتی واتە هۆکاری گەورەبوونی ئەوەی ڕەنگە خودی خۆی نەبێ خودی ئەوە بێت کە مەسەلەن با بڵێن زانکۆ وەکو باگراون لە تەنیشتیەوە وەستاوە بۆ کارکتەرە کۆمەڵایەتەکانی وایە ینی دەشێ مەسەلەن بۆ من کارکتەرێکی کۆمەڵاتی ببینین کە هەر چواردەوری زۆر قەرەباڵغا ئەوە لەم ڕێگایەوە ڕاستێکی خۆی بدۆزێتەوە ڕاستێکی قسەکردنی ئەم جارەی جێکەوتە لەسەر ئەم بابەتە بێ کەسم لە باشتر لە دکتۆر سەلمان نادر نەدۆزیەوە بۆ ئەم مەوزوعە دکتۆر بەخێر بی زۆر سوپاست دەکەم نازانم پێشەجەکەی من زیادە ڕەوی تیا بوو یاخود تۆش لەگەڵمی ئەکرێت گفتوگۆ بێنی ترا ڕێی جیاواز و هاوڕایی و باشە دکتۆر لە سەرەتا لە خۆنواندنەوە دەست پێ بکەین چونکە خۆنواندن یەکێکە لە ڕێگاکانی لە ئاساس خۆدۆزینەوە یاخود خۆ وێناکردن خۆ پیشاندان ینی ئەگەر خۆنواندن خودوای دێنە سەری خراپ بێ سۆشیال میدیا لەکوێ ئەم خراپەیە سوپاس کاک پەیام سپاس بۆ برا بە ڕێزانی کە ماندووە بن لەگەڵ بەرنامە کرد چکە زۆر جار کەچی بۆ بەرنمەیەک سیرەکەی تۆ ئەبینرێیت پێشکەشکارە بینرێت بەزە و بە ڕێزانە کە ماندووترن نابینرێن ڕاست بۆیە حەزەکەم هەموو بەرنمەیەک سوپاسی و بە ڕێزانە بکەم کە ماندووە بن لەگەڵ بابەتەیە بەتایبەتی بابەتەکە ئێمە باسی مەیلی خۆ دەرخستن و خۆنواندن و ئەو بابەتانەیە ئێمە قەدرێک دەرەکەوین بە زەوان دەرناکەن لە ڕاستیە کاک پەیوەندی ئەمە مرۆڤ ئەگەر بە سادەی دەست پێ بکەین ینی زۆر بە سادەی دەست پێ بکەین ئەبێ باوەڕمان وا بێت شتێکی قوڵ ئەسیل ڕەسەن لە مرۆڤ هەیە ئەویش بریتە لە خۆی وەکو ئەوەی کە هەیە کێشەی خۆنواندن ئەوە نییە کە خۆی خراپە کێشەی خۆنواندن ئەوەیە ئەم خۆنواندنە ئەم خودە ڕەسەنە دەرناخات خودێکی فەیک دەرەخات خودێک کە ئەو واقعەکە نییە و کاتێک کە مرۆڤ ئەمە ئەکات بەردەوامەکەوێتە ژێر فشارێکی دەرەوەوە کە وێنەیەکی بۆ خۆی کێشاوە بەردەوام ئەترسێ ئەو وێنەیە لە کەدار ببێت ئەو وێنەیە بڕوشێت وێنە حەقیقەکەی خۆی دەرکەوێت ئەمە لە ئەساسا بۆ خۆی قەیرانە خوڵقانێ و بۆ دەوروبەریشی قەیرانە خوڵقانێت کاتێک سۆشیال میدیا دێتارەوە تەبیعەن بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هەبووە و زۆر جار ئێمە سەیرەکەین لە حکمەتی کۆنا و لە دینە بە تایبەتی لێ دیوە تەزکیەیەکی دینا زۆر لەم بابەتە دراوە مرۆڤ خەریکی ئەم بابەتە نەبێت خەریکی
حق خودی حەقیقی خۆی بێت، خەریکی خۆ دەرخستن نەبێت، خەریکی ڕیا و ڕووپامایی نەبێت. ئەگەر ئەدەبیاتی دینی بە تایبەتی و بەشێکی پێویستە بە تەزکیەکردنی ئینسانەوە تەماشا بکەین زۆر خزمەتیان بوارەی تیاکراوە. بەڵام لە سەردەمی سۆشیال میدیایە ئەم بابەتە ئەبێتە دوو ڕەهەندی گەورە ئەگرێتەوە. ڕەهەندێکیان ئەبێتە سیستم، یعنی ئەبێتە خۆی سیستمەکە سۆشیال میدیا لەسەر بنەمای ئیستیغلالکردنی حەزی خۆ دەرخستنی مرۆڤ بینابووە و ئەمە ئەبێتە سەرمایە. ینی گربیرمان بێت ئەگەرێمە لە کلاسیکە کەسێک شتێکی فرۆشت بێت، ینی بازرگانی کرده بێت پیشەیەکی و بێ کاڵایەکی فرۆشتووە. ئێستا کەس بەشێکی زۆر لەوانەی کە سەرمایە گوزاری ئەکەن لە بواری سۆشیال میدیایە لە بواری ئەمانەیە هیچ نافرۆشن، خۆیان نەفرۆشن. ئەوە ئەفرۆشن کە خەڵک سەیریان نەکات، بینەر پارە پێیاکات. بەشی دووەمیان لە سۆشیال میدیایە کە ئەم کارکتەرە ئەکات جارێکی تر ئەم زنجیرە بەرهەم ئەهێنێتەوە کە ئینسان مەیلی بە بەردەوام بەرەولای خۆ دەرخستنە. جارێکی کا بە سیستەم جارێکی تر تەقوی. باشە دکتۆر ببوورە، ینی ئەگەر ئەمە هەر تەنها وەکو سۆشیال میدیا وەرگرین، خۆنواندنەکە هەموو یەوێنێ ناو پلتفۆرمەکانی ئەوەی پێکوتە سۆشیال میدیا. تۆ هەست ناکەی ئینسانی ئێستا واقعی لە دەستداوە، واتە جاران لە کلاسیکە دەشێ سەرسامێک لە واقعا هەبوو بێ، واتە تۆ ئەتوانی سەرسامێک دروستکەی بۆ بەرامبەرت. ئێستا یا خۆ دەکەی بە فیلم، ئەبێ ببی بە فیلم ئەنجا لە واقعا ڕەنگە ئەندازەیەک نیگاکان بگوازیتەوە بۆ خۆت. مرۆڤی ئێستا ناتوانێت لە واقعا خەڵک سەرسام کە، بەڵام بۆ ئەم سەرسام بوونە، بۆ ئەم دەرکەوتنە تەنانە بۆی کە بڵم من ئەمەم ئەگەڕێتەوە بۆ ناو سۆشیال میدیا، تۆ هەست ناکەمە زۆر پەیوەندی بە لە دەستدانی واقعەوە هەیە. لە ڕاستیە ویستم هەر ئەو قسەیە بکەم بۆ مانایی کە لە کلاسیکە و ئەو قسەی کە ئەمە تەرکیزی لەسەرکەین باسییان لەوە کردووە مرۆڤ کۆمەڵە کەسیەتی هەیە، هەر مرۆڤێکی دیاریکراو لەسەر زەویە ئەلف با جیم سلمان پەیوەند، هەر کەسێکمان کۆمەڵە کەسیەتیمان هەیە. بەشێک لەمە کە سۆشیال میدیا ئێمە قسەی لەسەرەکەین بریتە لەوەی کام کەسیەتی ئێمە زۆر ئەخاتە دەرەوە. بەشێکیان بۆ نمونە کەسیەتیەکمان هەیە وەک ئەوەی کە هەیە، ینی خودی حەقیقی من چۆنە. بۆ نمونە ئەگەر لە بازنە دینەکەی قسەی بکەم، پیاوێکی وارعم، پیاوێکی بە تەزکیەم، پیاوێکی پەروەردەکراوم، خواپەرستم، فعلەن ئیمانێکی قوڵم هەیە، لە هەموو موسیبەت و ناڕەحەتیەکە پشتم بەخوا بەستووە، یعنی ئیطمیئنانم لە خوای خۆم هەیە. ئەمە ینی لە واقعەکەی خۆیەتی. بەشی دووەمی ئەو کەسیەتی منە بریتە لەو کەسیەتی کە تۆ لە من ئەڕوانیت، لە دەرەوە تۆ چیت بۆ دەرەکەوێت. لەوانەیە ئەو کەسیەتی تۆ ئەیبینی مطابق نەبێ بەو کەسیەتی من، لەوانەیە نزیک بێلی، لەوانەیە زۆریش دوور بێلی. واتە کەسیەتی دووەمی من ئەو کەسیەتیەیە کە لای تۆ دەرەکەوێت. کەسیەتی سێهەمی من ئەو کەسیەتیەیە کە من چۆن تەسەورەکەم تۆ چۆن من ئەبینیت. جاری وا هەیە من وا هەستەکەم تۆ زۆر بە مهم سەیرماکەیت، بەس لەوانەیە لە واقعا وا نەبم، تۆ لەوانەیە مجاملەت کردەبم، لەوانەیە تۆ دڵت نەهات بێ کەسە بمشکێنی، ئەگەر ناسوسێک متمانەت بە من نەبوو بێت، بەس من وا هەستەکەم تۆ متمانەت هەیە بە من. ئەمە کەسیەتی سێمی منە. کەسیەتی چوارەمی من بریتە لەوەی تۆ تەسەورەکەی من چۆن سەیری خۆمەکەیت. کابرایە کە زۆر متمانی بە خۆیەتی، زۆر لە خۆی ڕازیە. کەسیەتی پێنجەمی من ئەوەیە من تەسەورم ئاوایە تۆ چۆن کەسیەتی من لای خۆم هەڵاسەنگێنیت. بەرحەڵم بابەتێکی ئاڵۆزە. سۆشیال میدیا هەمیشە تەرکیزمان لەسەر ئەوەنی خۆمان چین. لە سۆشیال میدیایە قەنەعەمان تەرکیزمان لەسەرەوەی تۆ چۆن سەیری منەکەیت. من بەردەوام خەریکی میەککردنی ئەو وێنەیەم لای تۆ هەیە. لەوانەیە لە ناخما کاتێک کە تووشی موسیبەتێک ببم لە قەنەعەتم وانە بێت کە ئەم موسیبەتە لای خواوە هاتووە، ینی خوا شتێک ئەزانێت کە من نایزانم، و ئیطمینانێکم هەبێ خوا قەت لە موسیبەتا من بەتەنها بەجێ نەهێڵێ. لەوانەیە قەنەعەتم وانە بێت، بەس دێم لەسەر سۆشیال میدیا کە مامسم ئینا لیلا و ئینا ئیلەیه ڕاجعون. لە کاتێکا لەوانەیە ئەسڵن بیرم لایەوە نەبێت کە ئەسڵن خۆم لای خواوە هاتووم، بۆ لای خوش ئەگەڕێمەوە، بۆ چونکە من ئەمەوێت کەسیەتیەک بدەم بە تۆ، من کەسیەتیشی بە ئیمانم، کەسیەتیکی بە باوەڕم. ئەمە تەنها بۆ بابەتە دینەکەش ڕاست نییە، بۆ بابەتە غەیرە دینەکەش ڕاستە. لەوانەیە من قەنەعەتم بە جۆرێک بێت جۆرێکی ترخەم. ئەمە وای کردووە کە ئێمە لەناو ئەم دنیای مەجازەیە کە زۆر گەورە بووە، جیهانە ئەنفوسیەکەی خۆمان، جیهانە ناوەکیەکەی خۆمان، ئەوەی کە ئێمە مامەڵە لەگەڵ خۆمانە کەم بووەتەوە بۆ ئەوەی کە ئێمە چۆن توانین وێنەیەکی میسالی بۆ خەڵک بخەینە ڕوو. دکتۆر،
ئەگەر لێرەوە بچینە سەر بابەتی دنیای سەرمایه‌داری تو هەست ناکەی سەرمایه‌داری یعنی جێکەوتەکانی سەرمایه‌داری بە جۆرێکە ئەم مرۆڤی ڕابردوومان ئەگەر گونجاو بێ پێ بڵێ مرۆڤی کلاسیک تێکیشکانوە پەلوپۆی کرد واتە بە جۆرە لە جۆرەکان دەرگای واقعی لەسەر ئێمە داخست هات شاشەیەکی یادەسمان ینی سەرمایه‌داری باوەڕکە ینی زۆر ئیشی لەسەر بە وێرانەکردنی واقع کرد هەمووی لە پێناوی ئەوەیە کە ینی شاشە هەموو شتێک بێ بەوەی ئینسان ئەزانی مرۆڤی ئێمە ئێستا خەریکە وردە هەموو شتەکانی لە ناو شاشەوە دەست پێەکە ئەزانی هاوڕەکانی ئەوانن کە لە ناو شاشەکەن خواردنەکە شێوەیە کە بە دلیڤەری بۆیێت لە ڕێگای شاشەکەەوە ینی دەمەوێت بڵێم سەرمایه‌داری چەندێ دەستی هەبوو لە داڕشتنەوەی ئەم جۆرە لە کەسایەتی کە ناچارە بێ بەوەی کە ناو سۆشال میدیایە ئەم جۆرە کەسایەتیانە بۆ خۆی دروستکە لەوانەیە لە باری واقعەیە ئەم کەسە نەبێ بەس چانسێکی یاوەتێ سۆشال میدیا شاشەی زیرەک کە زۆر جار دڕندە بێت بەس ببە پەپولە بە پێچەوانەشەوە حەزەکەم لەسەر سەرمایه‌داریش لێرە قسێت لە ڕاستیە من هەر فعلا نانی قسەیە زۆر هاوڕام لەگەڵتە هەفتەی پێشووتر لای مامۆستایەکی یەکێک لە نووسەرە باشەکانی ئێران بووم کە مامۆستای زانکۆیە گفتوگۆمانە کرد لەسەر متمانە جامێ پێوەستی کەمەوە بەم بابەتەوە متمانە لە ناو ئێرەیە وتم لە بازاڕی ئێمە یا دوکاندارەکان لەوانەیە بای 50-60 هزار دۆلارە چەند بەبێ هیچ وەسڵێکی ڕسمی بەبێ هیچ مستەمسەکێکی قانونی لە جملە فرۆشەکان وەرەگرن و لە دوکانەکاندا ئەنێن و پارەکەشی بۆ بنەوە ینی تەلەفۆنە کاڵێ بۆم بنێرەوە بۆی ئەنێرێت وتم ئەم متمانەیە لای ئێوە نابینم ئەو ژووتی دوعا بکە کۆمپیالە و چەکی بانقی نەگاتەلاتان چکە متمانە نامێنێت وتم آخر بۆ وتی ئەو کاتێ ئەتیبارەکە لە خودی شخصەکەەوە گوازنەوە بۆی ئەتیبارکردنە سەر کاغەزەکە بزانم حسابەکەی من پارێتیایە پارێتیانیەچی بەرەبەرە کاتێک کە متمانەکە گوازرایەوە لە مرۆڤەکە خۆیەوە بۆ شتەکانی تری مرۆڤەکە ئیتر بەرەبەرە متمانە لە ناو مجتەمەعا نامێنێت چکە تۆ ئێستا اعتیمادت لەسەر کەسێک کە ئەی ناسی بیرت لێ کردوێتەوە ڕابردووی بزانی مامەڵەی پاکە پاک نییە کۆمەڵک لەوانت تۆ سەرمایە گوزاریت لەوەیە کردووە کەسێکە ناسی متمانە بە خۆیەکی بس دوایە متمانەکە دەگوازرێتەوە بۆ بابەتێکی تر ئەلبەتە ئەم بابەتە گەر من تەوزیفی کەمەوە بۆ زۆر شتی تر لە ناو دنیای سەرمایەداریە مارکۆزا کاتی خۆی باسی کتێبێکی هەیە کراوە بە عەرەبی الئینسان ذو بعد واحد طبعی باس لەمە ئەکات کە لە ناو نیزامی سەرمایەداریە مرۆڤێکی تاکڕاهەند دروست کراوە ئەم مرۆڤە تاکڕاهەندە سەرمایەداری بۆ ئەوەی پێی بڵێ تۆ ئازادیت کۆمەڵێک چۆیسیەداتێ کۆمەڵێک اختیاریەداتێ بەڵام لە ئەنجاما خۆی دەستکاری حەزەکانی ئەکات یعنی نمونێکی زۆر سادە کە من لە ناو جیهانی ینی دەرەوە کاتێ لێکۆڵینەوەی لێ ئەکرێت دیژە ئەزانی ئەم بابەتانە چۆن دەستکاریەکرێن ئێستا کە من ئەگەر بگەڕێنەوە بۆ ئینسانی کلاسیک بۆ نمونە بە هەورامی لای ئێمە ئەیانوت واردە و دانا کوڵمام زانە یعنی بۆ نمونە ئەیانوت ئەو کەسێک کە خواردنی خۆشە خوا گپەکانی قەڵە و خرپن و جوانە ئەوەی دانەی خوا لە گپیا دەرەکەوێت بۆ نمونە دەیان جار من بیستومە لە بەتەمەنەکانی خۆمان ئەیانوت گۆشت عیبڕە یعنی کاتێک قەڵەو ئەبیت ئیتر تۆ جوانی ینی هاتۆ بەڵام ئێستاکە ئایا سەرمایه‌داری دەستکاری چی کردووە هاتووە ئێستاکە ڕەشیقی و زەعیفی جوانیە بۆچی ئەم کاری کردووە بەشێک قراعاتی جیاواز هەن بۆ خزمەتکردنی سەرمایەی بۆ نمونە یەکێک لەو بابەتانەی ئەمە قراعەیە یەک لە خوێندنەوەیەک بێ بۆم بابەتانی ئەوترێت شەریکە گەورەکانی جلوبەرگ ئەگەر ئینسان قەڵەو بێت جلەکەی تیا دەرناکەوێت جسمی تیا دەرەکەوێت ئەمان ئەیانەوێت ترێندێک دروستکەن مۆدلێک دروستکەن جلەکە دەرکەوێت خەڵکی سەر قماشێکی کەمتر بێت هەرنا خەڵکی سەرنجی لەسەر جلەکە بێت ینی سە تو ئینسانە گەبینی بە خۆیەوێتی جسمی سەرنجەت ڕاکێشێت بەس کاتێک ئینسانە گەبینی خۆی لە ناویە ینی ها ئەوەی کە ڕۆ پێڵان ڕەشیقێک و باریکێکە بەڵام لە ناویە سێرەی جلێک دەرکەوتۆ جلەکە بە تەواوی وشە دەرەکەوێت خەڵکی سەرنجی لەسەر جلەکەیە سێرەکەی دەستکاری ئەم ترێندە ئەکات بۆیە سەرمایەداری تەنها بە دیوێکی
خۆ سەپاندن خۆی ناسەپێنێ بەسەر کۆمەڵگایە سەرمایەداری دەستکاری حەزەکانی مرۆڤەکە هەرەوەی مارکۆزە باسی ئەکا ئەڵێ بە بەردەوامی سەرمایەداری سەرمایە گوزاری لە چیاکە دەستکاریکردنی حەزەکانی مرۆڤ ئاکات هەر ئەمڕۆ ینی تۆ تەماشای ئەمڕۆ بکە زۆرترین حەزی مرۆڤ ئەفرۆشرێت لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە ئەلبەتە سەرمایەداری پێش شاشەی زیرەکە هەمومانەوە ئەزانین بەڵام ئەمڕۆ زۆر لە شاشەی زیرەک و دیجیتال و پەیوەندی و تەکنۆلۆژیایە خۆیە بینێتەوە بۆ نمونە یەکێک لەو بابەتانی کە لەوانەیە هەر یەکێک لە موبایلەکانی خۆمە ناسەدان ئەپمان هەبێت ئەم ئەپلیکیشنانە بە خۆڕایی تۆ ئەچیتە بۆ نمونە ستۆرێکەوە لە ستۆرەکان بە خۆڕایی سیرەکەی دایە بەزێنی لە کاتێکا خۆت ئەزانی ئینتاچکردنی ئەم ئەپلیکیشنانە پارەی بێت تێچوە خۆ خۆڕایی نییە ئەم ئەپلیکیشنە دروست بووە بەس تۆ بڵێ ئەمانە دەستگاکی خێرخوازی بن ئەپلیکیشنیە بۆ من دروستکەن بۆ نمونە GPS-م بۆ ڕوونکاتەوە چی بکاتەوە چی بکاتەوە ڕاستە بەشێکی کۆمپانیەکانی موبایل سەپۆرتیانەکەن بۆ فرۆشتنی موبایلەکان بەڵام بەشێکی زۆری حەزەکانی من و تۆ ئەفرۆشێت بەشێکی دەستکاری حەزەکانمانەکات بەشێکی یعنی بۆ نمونێکی زۆر زۆر سادەت پێ بڵم ئەو بابەتی کە ئەمڕۆ لە ئاستی جیهانیە بکو شزوز وەکو بابەتێکی لادانی زایەندی زۆر زۆر برە و پەیدا ئەکات و زۆر زۆر دەعم ئەکرێت و زۆر گینەکرێت خێرە 50 ساڵ پێش ئێستا بەم چەشنە نەبوو نا سەرمایەداری لێرەوە دەستکاری ئارەزوو حەزەکانی مرۆڤەکە بۆچی بۆی کاڵایەکی بۆ دروستکە خۆی لە بنەڕەتەوە لەو سادە سەرەتاییەوە کە ئێمە پێوترە عەسری مێرکانتلیەکان عەسری تاجرەکان ئێمە لە قۆناغی کشت و کاڵیەوە کاتێک کە مرۆڤ ئەگوازێتەوە کۆمەلگا ئەگوازێتەوە بۆ قۆناغی پیشەسازی ناوبڕێکمان هەیە ناوبڕیتی تاجرەکانە ئێمە ئەقتاعەکان دەرەبەگەکان زەوی و مڵک و زاریان هەبوو تاجرەکان پارەیان پیا کرد ڕۆشتن بە تاڵانی بە تایبەتی ئەوروپیەکان پرسیارە بکەم لەسەر ئەو مەیلی بەکاڵاکردنە باشە ئەگەر مەیلی هەموو مەیلێکی خۆ دەرخستن بریتی بێت لە بەکاڵابوون یعنی ئەمە چیەوەکە کە مرۆڤیانی بەکاڵا ببێ بۆچی ئەبێ هەموو مەیلێکی خۆ دەرخستن هەموو حەزێکی خۆ دەرخستن بریتی بێت لەوەی کە تۆ بەکاڵا بکریت لە ڕاستیە ناڵین هەموو حەزێکی خۆ دەرخستن بریتە لەوەی کە ئینسان ببێتە کاڵا زۆر جار شاعیرەکە کۆنەکان خەڵکێک هەموو من حەزمن لە تەحسین و پێگەی کۆمەڵایەتی و کۆمەڵێک لەبەر هەر زیادە ڕەوی و ئیفراتێک لە بابەتی خۆ دەرخستنە ئەمە ئەبێت ئاساییە تۆ پزیشکێکی بەشێک لە پەیامەکەت گەیاندنی کاری پزیشکیە بە کۆمەلگا تەنها چی ئەەکەی هەڵەسی وشیاری تەندروستی بڵاوەکەی تۆ مامۆستایەکی ئاینیت حەزێکەتیا هەیە ئەو گوتاری هەتە بیگەێنی کێشەی کاڵابوون ئەوەیە تۆ هیچت نییە و بتەوێت ئەزانی چی دکتۆر بە لێرە ئەزانی چی هیچ کاینێکی دیکە وەکو مرۆڤ توانای تەمسیلکردنی نییە ئەزانی توانێت تەمسیلکردنیش هەر بە خۆی خەسڵەتێکی ئینسانیە ینی تۆ ئێستا ڕووداوێک بڕوو بدا لە بازار ئەو کەسێک کە دێ بۆ دەجێڕێتەوە سیرێکی وەکو تەمسیل بۆ دەجێڕێتەوە ینی حقیقەتەکە وەکو خۆی ڕەنگە ینی ئیلا مەسەلەن شتێکی پێوە کۆلاجە بێ کە تەمسیلکردنە یعنی بۆچی ئێمە پێمان وابێ کە ئەوەی کە چێتە چوارچەوەی خۆ دەرخستن و چوارچەوەی تەمسیلکردن و چوارچەوەی خۆ نواندن ینی ئەگەر زیادە ڕۆیشی تیاابێ خراپە ینی خراپەکەی زیادە ڕۆی چییە؟ خراپەکەی دووشتە خاڵی یەکەمیان بە بەردەوامی وێنێکی میسالی خۆی ئەخاتە ڕوو فشارێک لە خۆی ئەکا کە بە بەردەوامی لە ژیانیا بە قەلەقێکی گەورەوە ئەژینەوەکو ئەو بابەتی لێ دەرکەوێت کەوانە با من نمونێکی زۆر سادە دراوسەیەکمان هەیە ڕۆژێک کچەکەم وتی با بە فلانەکەس لە مناڵەکانی هەدا وتم زۆر باوکەیە لە مناڵەکانی هەدا وتی بۆچی لە سۆشیال میدیا دایمە باسی ئەوە ئەکات کاکە نابێت و تیژی بەرهەمبەر مناڵ بەکار بهێنرێت هات تۆ بە بەردەوامی بۆ منەیت بۆچی بە بەردەوامی تەبیعی هەنە ڤیدۆی پیشاندام کە بە بەردەوامی وا خۆی پیشان ئەدات کە مەلایکەیەکە لەگەڵ مناڵە ئەتوێتەوە بۆ مناڵەکانی ئاوایە ئەبێ ئاوا بن ئامۆژگاری باوکو و دایکەکانەکە لە کاتێکا خۆی لە گەڕاکە بە بەرچاوی خەڵکەوە کەسێتی مناڵەکە یشکێنێت طبیعی لەوانەیە ئاسایی بە هەموو من کاتی خۆی لە بەرگەڕاکە لێماندراوە و باوکو دایک تنوتیژی بەکارهێناوە بەڵام باوکو دایکی ئێمە ئەسڵ شەرعیەتی داوە بە تنوتیژەکە نەک هاتووە بێت وێنەیەکی فەیک بۆ خۆی دروست بکە بڵێ کاکە ئەوە مەکەن وتم ئێوتی خەریک بوو تەسویری کەم ئەوکەم نایب ئەو تەجەسوسە ئەنها دروست نییە بەڵام بە هەر حاڵ قسەکەم لەسەر چییە قسەکە لەسەرەوەی بەشی یەکەمیان بریتە لەوەی کە بە بەردەوامی وێنێکی فەیک بۆ خۆی دروست ئەکا کە خۆی لە ژێر فشارێنەوەکو وێنە فەیکە دەرکەوێت بەشی دووەمیانەوەی متمانێت لە کۆمەلگا سێنێتەوە جام زۆر حەز لەوەی کە نمونەی واقعی بگێڕمەوە ڕۆژە لە شوێنێک بووم بە ڕێزێک منی ناسان بە بەڕێزێکی تر کە نەمەناسی
زیاد لە ڕادە وەصفی کردم ئەمە کەسێکی ئاوایە هەستن کرد لەوانەیە شوکویناڵێت 20% ئەو خەسڵەتانە لە منە هەبوو بێت طبیعی بەڵام کاتێک گەشتە سەرەی وەصفکردنی بەرامبەرەکەشم زۆر ئەویشی هەڵنا هەر لە 120 بڕوان بە وەصفەکەی ئەویش کرد وەچکە زانیمەوەی کەم ئیڵێ لەسەر من لە 180 مبالغەیە وتم شاید تۆزە مبالغەت کردبێ لە هەڵانەکەمە کابرای بەرامبەریشتر وتی وەڵی لێمەوەی میشان مبالغەی کردووە ئیجا قسەکەم لەسەر ئەمەیە کاتێک تۆ بە بەردەوامی خەریکی دروستکردنی ئەم وێنەی لە ناو کۆمەلگایە ئەم وێنەیەکی واقعی نییە و ئەم وێنەیەکی دروست نییە و تۆ بە بەردەوامی یەکەویتە ژێر فشارێکی کۆمەڵایەتیەوە کە بە بەردەوامی ئەم وێنە نمونەیەی خۆت بخەیتە ڕوو کە وێنەیەکی ئینسانی نییە طبعی گەر من بگەڕێنەوە بۆ کللتوری عیرفانی زۆر بەشێک لە عاریفەکان زۆر ترکیزیان لەسەر ئەوە کردووە کاکەمە ئینسانین ئاساییە من حەزم تیا هەبێ ئاساییە شەهوەتم تیا هەبێ ئاساییە غەریزەم تیا هەبێ کورین فعالم تیا هەبێ هەڵەچم ژێوە دەم هەموو ئەمانە ئەکەم یعنی تۆ ئەگەر ڕۆژێک منت بینی لە شوێنێکە کاتێک هەڵەیەگەکەم تۆ پێدوانە بێ کاکە ئەم شخصە لە بەرەوەی پیاوێکی گەورەیە هەڵە ئەنجام نەدا هەرەوەیە مەولەنە بابا تاهیری هەمەدانی لە چوارینەیەکە باس لەوە ئەکاڵێ من ڕیشەم لە ئادەم و حەواوە هاتووە فێری گوناح بووم گوناحەکەم و تەو بەشەکە مەگەر تۆ بێ گوناحی ڕوومەلەک شووە ئەگەر تۆ بێ گوناحی بڕۆ بە مەلایکە نەگوێ بێی باسی ئەوەی لەگەڵ منا بکەی ئەمەیە بەڵام ئێمە لە سۆشیال میدیایە طبیعی بە هەردوو دیوەکەیە بەشێکی دێتە سۆشیال میدیاوە بۆ ئەوەی خۆی بە کاڵا بکە بۆ ئەوەی بۆ نمونە کۆینە چییە پارە پیا بکە ئەوە پیاکە لایکی هەبێت چی هەبێت ئەمە لە دەرئەنجامات چی ئەکات هەرچی سنووری ئەخلاقی مجتەمەع تێپەڕێنێ خۆم بە ڕوونیش یان بینی جاروبار بۆ نمونە ڤیدۆکانیان دێتە بەردەمت بڕوا بکە کۆمەڵی قسە ئەبیستی تۆ لە خەیاڵی خۆتا شەرمیلەکەیتەوە ئەمە دەرئەنجام سێرەکە ئەوێت نەتائیجی ئیجتیماعی پێ بکات ئەم هەڵبژاردنە چەند لەوانەی کە لە سۆشیال میدیا خۆیان نواندە بوو خەریکەوە بوون بن بکاندید بوون بچنە پەرلەمان چەند لەوانەی کە ئەسڵەن جنێو ئەدەن لە سۆشیال میدیا یانویست بن بە ئەندام پەرلەمان ئاهابن بە خاوەنی قودرەتی تەشریعی و سیاسی تۆ لەوە زیاتر تێپەڕێنە چەند کەسمان هەیە خەریکی کارێکە لە سۆشیال میدیا پێچەوانەی سروشتی خۆیەتی یعنی من نایشارمەوە بەڕێز هەبووە بە هەموو تەمەنی بابەتی مکاکە من یەکێکم لەوانەیە کەس می نەبینی بە ئامۆژگاری خەڵکەم یعنی وها لەو سلکەی پێوترێ بابەتی داوە خەریک بم ئێمە معقولە کاتێک ئەمەوێت ببن بە ئیمتیازێک بن بە وەزیر بن بە پەرلەماندار ئیتر لە 6 مانگ لەوە پێشتر دەستکەم بە حەلقە بەستنی زیکر و سوبحان الله کردن بە خەڵکی کاتێک ئەم شتە لە سروشتی خۆمانیە کاکەم شتە لە کەسێک جوانە خۆی بیکات دکتۆر ئەمە لێرە زۆر بە کورتی پرسیارێ بکەم هیوادارم وەڵامەکەی تۆ زۆر درێژ نەبێت چونکە پرسیاری زۆرتر بەیە باشە ئێمە مکەلەفین بەوەی کە ئەم بەراوردە بکەین ئەم بەراوردە بەمانە ئەوەی کەسایەتەکە لە واقع ئاشتێکە و لە ناو دنیای مەجازی شاشتێکی دیکەیە ینی ئێمە ئەو ئەتوانین بڵێن حرەسی مەسەلەن بۆ نمونە کەسایەتی خەڵک و بەراوردکاری خەڵک بین ینی چیە شەرعیەت بە ئێمەدا هەمیشە ئەم بەراوردە بکەین جەنابەت جوانە باس کرد وتان وتت دەشەی ئینسان بێ انفعالی هەبێت تۆڕەبوونی هەبێ ئینسان بێ مەسەلەن بۆ منە پێکەنینی هەبێ گریانی هەبێ بەس قسەکە لەسەرەوەی زۆر جار ئەم بەراوردە زۆرەکرێ ینی بەراوردەکرێگەڵە کاکە تۆ لە واقع جۆرێکی بەڵام لە ناو سۆشال میدیا و دنیای مەجازی هەشتێکی دیکەی ئێمە ئەو حەقەمان هەیە ئەو بەراورد بکەین وەکو خاص نەخێر بەس وەکو عام بەڵێ وەکو خاص چۆنە بۆ نمونە من یان جەنابەت هەستی بەراوردی ژیانی تایبەتی من کە یا من ژیانی تایبەتی تۆ بڵم کاک پەیوەند لە ژیانی تایبەت چێشەی نووسەرەکانیش ئەمە بەسم بەڵام وەکو عام کاتێک ئێمە لەسەر دیاردەیە قسەکەین ئەم دیاردە سێرەکەی دەرکەوتنی کۆمەڵایەتی هەیە و ئەم دیاردە سێرەکەی ئەبێتە بابەتێکی کۆمەڵایەتی ئەم شتاکە یعنی ها با من نمونەتری سادەتری بکەمەوە کاتێک کە من لە واقعی خۆما ئەزانم لە سۆشیال میدیایە لە هەر بابەتێکیانە قبوڵێکی ئیجتیماعی هەیە لەسەر بابەتێک خیتابم بەناو سۆشیال میدیا ئەکەمە ئەم قبوڵە ئیجتیماعیە و ئەمە ئەکەمە ترند لە واقعە بەڵام لە ژیانی واقعی خۆما کاتێک ممارەسە ناکرێت ئەبێ من محاسبەی خۆم بکەم یعنی من ناتوانم لە ژیانی واقعی خۆما ئەوەی کە داوای ئەەکەم لە خەڵکی جێبەجێ بکەم ئەبێ محاسبەی خۆم بکەم بڵم ئەرێ کاکە تۆتەوێ خەڵکی چۆن بێت بۆ چونکە کۆمەلگایەک دروستە بێت کۆمەلگای ئەدەبیاتێک دروستەکەی سەقافەیەک دروستەکەی ئەم سەقافەی جێبەجێکردن نییە یعنی ئەمە تەنها لە سۆشیال میدیا نیە مامۆستای بەڕێز زۆر جار لە دەرەوەی سۆشیال میدیاژ هەیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر سۆشیال میدیایە بۆی ئەڵم نا لەسەر عامەکەیە بەڵێ وەکو دیاردا بەزووکو خاصنا من لە شوێنێک بوو مامۆستاشی بەڕێزێک باسی داوت کرابووین بۆ شوێنێک باسی نیشانەکانی منافقی کرد 13 نیشانەی منافقی ژمارد
طبعی میش قسەم هەبوو دانیشت بووین لەوێت مێزێکیاندان هەبوو سێ کەس قسەمان هەبوو یەکیان برادرم بوو یەکێنەوە مامۆستا بەڕێزە بوو وڵای کە باسی نیشانەکانی منافقی کرد لێم کرد سێرەکەم 9 دانیان لە منە هەیە خەڵکیش بانگی کردوم قسە بکەم طبیعی بە برادرەکەم وتم چەندیان لە تۆیە هەیە وتی وڵای زۆریان وتم بەخوا خۆم لە تۆ باشتر ئەناسم تۆژە ناسم بەخوا تۆ زیاتر لە نۆکەتی هەیە بەس وتم خۆ ئێمە عنی هات تۆ سەیریکەی بەم پێی ئەم مامۆستا بەڕێزە بێت ئێمە هاتوون لێرە قسە بۆ خەڵکەکەین بەس خۆمان زۆرمان تیا هەیە لەم شتانە بەس باشە دکتۆر شەرتە ئێمە ئینسانێکی میسالی بین ئەنجا مەسەرەن توانێت ئامۆژگاریکردنی خەڵکمانە بێ یعنی بێ زۆر بێعیب بین مامۆستا مەرجەکە قرس ناکەین لەسەر خەڵکی دوایەت وتارەکەتەوە بڕواکە شەرمم ئەکرد قسە بکەم ئەزانی بۆچی ئەم کرد باشە من ئەو مەرجە خراپانم هەموو تیا هەیە کە ئەو مامۆستا بەڕێزە ئێڵێ و ئەوان بەرنا پرۆگرام سازی ئەکا لەسەر بابەتێکی لەم چەشنە کە ئێوانەکەن لە کاتێکە من بانکراون قسەیان بۆ بکەم من زۆری نینتیایە آخر خۆ من بۆ خۆم ئەبێ شتێک لە خۆمانە بێت یعنی ئیدعای نەکەم دکتۆر دوای وتم مامۆستای بەڕێزخوا لەو سیانزە چەندیان لە تۆیە هەر لە خۆت ئاخۆتی وڵا زۆرینیان وتم تۆ خەڵکی چی لێ بکەیت جا قسەکە لەسەر ئەمەیە ئێمە نەهێڵین پێوەرێک بێتە ناو کۆمەلگا ئەم پێوەرە واقعی نەبێت چکە دوجار کۆمەلگا تووشی گیرۆدەبوون ئەبێت دکتۆر تۆ هەڵبەت نەشاردۆتەوە کە بابەتی خۆهەڵنان و جۆرێک لە خۆنواندنی ناتەبیعیەوەی کە جەنابەت دەڵێ لە سروشتی خۆی دەرەچێ وەکو بەڵاوایە ینی بەردەرگای هەمومانی گرتووە و بە جۆرە لە جۆرەکان خەریکە ینی ڕزگاربوون لێ زەحمەت بێ یعنی تۆ جگەل لە تۆ نەزانم زۆر قسە لەسەر ئەخلاقەکەی و تەسەورەکەم تۆ هیچ شتێک لە لای تۆ لە دەرە ئەخلاق نییە باشە ئەخلاق دەرەقەتی ئەگەر ئەمە ناو بنین نەخۆشی و ئەخلاقیش بکەین بە چارەسەر ئەخلاق دەرەقەتی ئەم نەخۆشیێت وڵی قورسە ئەزانی مامۆستا پەیوەند بابەتەکە چۆنە ئێمە ئەخلاق مدەیەکی ئەوێ هەتاوەکو لە ئینسانەکانە ئەچێنرێت ئەم پەتایە وەکو کۆرۆنا وایە خێرا بڵاوە بێتەوە چەند نەتائیجی سلبی لەسەر مجتەمع هەیە گرنگەوەیە ئینسان پێش هەمووان قسە بۆ ئەوام کە خەریکی خۆی بێت طبعی ویستم قسەیەک بکەم ئێستا کەم و جابزانم نەتایجە سلبیەکەی چیان پرۆگرامێکە بۆم پرۆگرامە باسی دۆکیۆمەنتاری ئەو خەڵکانی کە بوونەتە پۆرن معلومە لای جەنابەت بوونەتە پۆرن پرۆگرامەکە لەسەر ئەمە بوو چۆن خوا بکەین خەڵکی بەرەو ئەم دیاردەیە ناڕوات چۆن خەڵکی بەرەو ئەم دیاردەیە ناڕوات خۆمان دەنگ دیاردەیەکی زۆر ستەمکارانەیە و زۆر ئینسانتیایە ئەپلیشێتەوە و زۆر جار بیرەکەیتەوە لە ئینسانێکە ڕێگەکەوێتە ئێوە پڕ بەدڵ یعنی تۆ لێرەوە عەزاب چێژی بۆ ئینسانێک ئامادەیە ئەو هەموو سوکایەتی قبول بکات طبعی لە زۆربەیان ئەپرسێت ئەڵێ بۆچی چوون ئەڵێ دەرکەوتن ئەڵێ چۆن ئەڵێ من بیرمە کردەوە بۆ نمونە ئەگەر بمێ وەکو یاریزانێک بم بە ئەستێرەیەک بۆ نمونە لیۆنێل میسی چەند هەوڵم ئەوێت ئەسڵن چەند لە چەند مرۆڤ یەک مرۆڤ توانێت ببێ بە لیۆنێل میسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ و مێباپێ بێبان پێ و ئەو ئەستێرانی کە ئێستاکە ئێمە مناڵەکانمان و خۆشمان ناویان نەزانین یعنی بەدەگمەنن ئەوانەی کەتر زۆر فرسەیان بۆ ڕەخساوە توانای جستەیان هەیە هەوڵیان داوە وایەوان نیە ئەی چەندێکە توانێت بێ بە مامۆستای ئەسترۆنۆمی یان فەلەک ناسی بێ بە پزیشکێکی گەورەی کشێر پەنجە بەس ئەی بە چەند بە جۆدێکی سادە هیچ جۆدی ناوێ ئینسانە بێتە و کائینە هەر ئەمەی ئەم دیاردەیە کارەساتی کۆمەڵایەتی هەیە و ئەوروپا پێش ئێمە گیرۆدەی ئەم بابەتە بووە هەر ئێمە نین بۆیە ئەخلاق ئەبێت لە ڕێگەی تربیەوە بیکەین کە مرۆڤ خەریکی فەزیلەت بێت و مرۆڤێکی ڕەسەن بێت پێناسی خۆی بۆ لای خۆی گرنگ بێت کاتی خۆی لە بوزا لە تەلەبەکانی پرسیڵ ئەگەر گوێزێک بەدەستمەوە بوو ئەم گوێزە هەموو دنیا بڵێ ئەڵماسە ئەبێتە ئەڵماس ئەڵە ناوەڵا ئەڵێ ئەی هەموو دنیا بڵێ گوێز نییە بەردە ئەبێتە بەرد ئەڵە نا ئێڵە کەسێتی خۆماوە لە دەستمایە بۆچی بۆم گرنگە خەڵکی وەسفم بکات بڵێ وڵا ئەڵماسی من مەغرور بم پێی خەڵکی بڵێ بەردی تێک پشکێم ئەو مرۆڤەی پێوەرەکانی دەرەوە بن دەرەوەژە توانێت تێکی بشکێنێت دکتۆر باس پرسیارێکی کە ئەخلاقیش ئەلەو ڕوانگایە مرۆڤ خەریکی خۆی بێت خەریکی عیبەکانی خۆی بێت طبعی مەفەرمودەمان زۆرن لەو بابەتەوە من ویستم ئەگەر بڵێم ئێستا چارەسەرێکمان نییە بۆ ئەمە ئایا ئەخلاق بەشی ئەوە کاکە وەکو چارەسەرێک ئێستا حسابی بۆ بکەین چونکە خۆت دەزانی ئەم دنیا مەجازیە
من باوەڕم وایە هەر ینی گۆڕانکاریەکە ئەوەنە گەورەیە با بڵێن ساتە وەختەکە ئەوەنە تازەیە هەموو شتێک نۆ بۆ تۆ ینی ئیتر ئەو مرۆڤەی ڕابردوومان نەماوە حەت چەنە ئێمە بە باڵای هەڵبڵین شانامەی مەسەرم بۆ نمونە بە شوێنە بڵێن تازە بوو بە ڕابردوو ئێمە پێمان ناخۆش بێ و پێمان خۆش بێ پێمان خستۆتە ناو سەردەمێکی نوێەوە ئەم سەردەمە نوێیە ئەزانی سەیریکە حتا لەگەڵ مناڵەکانی خۆمانە نەک یادەوەریمان یەک نییە دکتۆر شتێکی زۆر خۆشە ئەوان ئەندۆمیە خۆن ئەندۆمی ئێمە لوتمانەگرین ئێمەش سەروپێە خۆین ئەوان لوتی خۆیانەگرین ینی مەبەستمەوە ئەڵم باوەندەش ناڕەحەت نەبین سەردەمێکی نوێ هاتووە هەر خواستە ئینسانیەکانیشی گۆڕیوە کەواتە ئەم مرۆڤەی کە ئێستا هەیە فعلەن مرۆڤێکی واقعیە بەڵام ئێمە ئەمانەوەیە شتێک دروستکەین لەم بینەیە یعنی تۆزێک لانێکم حرمەتی ڕابردوشی تیا بێتەوە ئەمەشی قوبول کرد بێت لەم نێوەندەیە ماتوانین ئاوانی مامەڵە نا باسی حرمەتی ڕابردوونیە کاک پەیام باسی ئەوەیە کە ئەم مرۆڤە بتوانێت وەکو مرۆڤ بژی ینی ئەم مرۆڤە طبیعی ئەمە ملیۆنەها ساڵ تەجربەی ئینسانیمان لەبەردەستایە ئەم ملیۆن تەجربە حیکمەتی خالیدە لەم ملیۆن ساڵانە هەیە کۆمەڵی قیەمی گەورە هەیە ئینسانیت بە ئاسانی دەستی پێی ڕانەگەشتووە ئینسان نابێت ینی ئێمە هەوڵی تحمی خۆمە ناتوانین ڕێگری لەمە بکەین ئێمە هەوڵە دەین بتوانین قەناعەت بە خەڵکێک بکەین پابەندی کۆمەڵێک بەهابێ بۆ ئەوی بتوانێت بژی ینی ئەم بەدەم ڕەشەباوە نەبێتە درەختێکی بێڕیشک بەدەم ڕەشەباوە هەر ڕۆژێ جۆرێکی بەرێت ینی ئەم بابەتە ئێمە تەنها ئەوەندەمان لەوان ئەوێ خۆ من ئەزانم ئەوان دنیایان جیاوازە لە دنیای ئێمە و ئێستاکە باوکی ئەمڕۆ کاریگەری باوکی جارانی نەماوە دایکی ئەمڕۆ کاریگەری دایکی جارانی نەماوە چونکە باوکێک لە تەنیشتەوە موبایلەکەیە دایکێک لە تەنیشتەوە موبایلەکەیە مامۆستایەک موبایلەکەیە شاشەکەیە بە هەزارەها داتایە کە ڕۆژانیەتە بەردەمی ئەو زمانزانیە ئەو ئەیزانێ ئێمە نایزانین کۆمەڵک بابەتی گەورە ڕویان داوە بۆیە بە دڵنیاییەوە ئەمە هەیە بەڵام وەزیفەی ئەخلاقی ئێمە چییە بەرامبەر بە نەوەکانی داهاتوو من نەزانم کاکاتە منم گەشتووەتە ڕادەیەک هەموو جارێگەڵم بەرەو لێژبوونەوە ئەڕوانی وە زیاتریم تەواو کردووە و یعنی هاچی لەسەر شاخێک دوای لێژە بیتەوە لە لێژبوونەوە کایە من هەموو جارەگەڵم ئەوە ئێمە چەند ساڵێکی تر 15 ساڵ 10 ساڵی کە و پەڕیتوانیمان بژین قەدەر خۆ تەمەن لای خەڵکە بەڵام واقعی تەمەن هەر ئەوەت پێ ئەڵێ خۆ بە 15 ساڵی کا منە گۆڕانکاری ڕوونەدام لە داخاتوشی جەڵدە بم و بمرم بەرگەی نەگرم بەڵام دوجار بەرپرسیارەتی منە بەرامبەر بە نەوەی نەوەکانم ئایا ئەبێت ئەم لێژبوونەوەی لە کللتوری مرۆ یا ڕوو بدات ئەمە تەنها قسەی من نییە و دەیان فەیلسوف هەیە لە ڕۆژ ئاوات مەترسیان لە مستەقبەلی ئینسان هەیە مەترسیان لەوە هەیە ئینسان عمقێکی نەمێنێتەوە لە مامەڵەکردن لەگەڵ یەکترا ئینسان بەهایەکی نەمێنێتەوە لە مامەڵەکردن لەگەڵ یەکترا ئینسان هەموو ئینسانەکان بکاتە ڕقەمێک بووی تەنها لە ڕێگەی شاشەوە مامەڵی لەگەڵەکە هەست بە گەرمی نەکە هەست بە ئیحساسی نەکە هەست بە محەبەتی نەکات بۆیە ئەم بابەتە فعلەن من ئەزانم کەوتم وەکو پەتایەک وایە ئەم پەتایە بە ئاسانی کۆرۆنا هات بە ئاسانی بەرگەبری ناگیرێت بە ئاسانی بەر بە سۆشیال میدیا ناگۆڕێسی سۆشیال میدیا دەستکاری ئەخلاقە کاتەوە جارێکی تر بەڵام دوجار ئەبێت ئەوەی کە خۆی بە هەمی ئینسانی هەیە خەمی ئینسانی هەیە کۆمەڵە خەمی هەبێ بیگوازێتەوە ئەوانی تر دکتۆر با بێنە سەر پێدراوێکی زۆر گرنگی خۆمان پێدراوێکی گرنگەویش کە پێگوترێ ئاین با بزانین لەنا ئەم وێرانەیە لەنا ئەم با بڵێم فەوزایە لانی کەم باشە ئاین چ دارێکمان بۆ خاتە سەر چ بەردێک ینی ئاین مەسەلەن بۆن من ئێمە هەمومان خۆمان بە متەدەیی نەزانین کۆمەلگایمە کۆمەلگایکی دیندارە ینی هیچ کەسێک ڕازی نابێ بەوەی کە پێ بڵێ تۆ دیندارنی باشە ئەزانم تەکنۆلۆژیاکەی ئێمە نییە و ئەو دنیا مەجازیەش با بڵێم ئاسان نییە خۆ گونجاندن لەگەڵ یا چووکە دیسانی ئێمە نییە شتێکە کە ئێمە بە دیزاین ئێمە نەکراوە بەدوانە بەڵام دەبێ ینی چاوەڕوانی ئەوواکەین کە ئاین ڕۆڵێکی گرنگ ببینێ لەم دنیاە جا ئەوە لە خۆگرتنەوە لەوە بێ کە ینی ئینسان لەوەی کە هەیە زۆر خۆی گەورەتر پیشانەیە و تەنانەت لەوەشە کە لەنا ئەم دنیا مەجازیە زۆر بچوزانم تیژڕەوی نەکە بەسەر هەڵەی گەورانەکەوێ قسەکە لەسەرەوەی ڕۆڵی ئاین لەکوێیە کاک پەیوەند خۆی داخێک هەیە من ڕاستی زۆر قورسە لەسەر دڵم کاتێک ئاین خۆی ئەبێتە ئامرازێک لە ئامرازەکانی ئەم دنیانوەیە خۆی کێشەی
دین چییە؟ ینی دەرمان ببێ بە دەرد دەرمانەکە ببێ بە دەردێک لە ناو مجتەمەعە. بۆ نمونە ماکس فیبەر کتێبێکی هەیە باسی ئەخلاقی پرۆتستانتی ئەکات، ینی سەرمایه‌داری و ئەخلاقی پرۆتستانتی ئەکات، باس لەوە ئەکات مەزهبی پرۆتستانت ڕۆڵێکی گەورەی هەبووە لە گوزەرکردنی کۆمەڵگا بەرەو پێشکەوتن. ڕۆڵی هەبوو نەک هەموو شتێک بووە. مارکس قسەیەکی هەیە باسی قسەکە معروفە ئەوەی کە باسەکە دین ئەفیونی شعوبە، کام دینە ئێمە هەڵەبژێرین. بە دڵنیاییەوە دین ئەتوانێت لە هەموو قۆناغێکە ڕۆڵی زۆر جوان بگێڕێت ئەگەر ئێمە مامەڵەمان لەگەڵ دینا دروست بێت. بەس ئەگەر مامەڵەمان لەگەڵ دینا بێتە ئەو مامەڵەیەی کە ئێمە ئەویش وەکو پێژەیەکی سۆشیال میدیایی بەکاربهێنین بۆ جارێکی تر قەبەکردنی خۆمان و ئەم خۆ دەرخستن و خۆ پاڵەوانکردن و ئەو بابەتانە کارەساتەکە ئەخولقێنێت. دین دەرمانە ئەگەر بە هەڵە بەکاری بێنی دەتکوشێت. یعنی من ئەمە بەو پڕی قەنەعەتمەوە ئێڵێم. دین ئەگەر بەمانایەکی عمق و قوڵ بەکاری بهێنیت کە ئەدەبیات و لە فەرموودە و لە ژیانی خەڵکانی باش و تەزکیە و بەتایبەتی ئێمە کە کوڕی حەزاری ئیسلامین و کوڕی ئەدەبیاتی ئیسلامین لانی کەمێک ئاگاداری ئەوە هەین لە ڕابردووە و لە ئێستاشا و کۆمەڵی خەڵکی گەورە هەن کە ئەسڵەن لە ئاستێکی بەرزی قێمی ئەخلاقیا بوون و مجتەمەعی ئێمەش تا ئێستا کە ماوەتەوە خۆ بە قانون نەماوەتەوە، بە پاتاڵی دەسەڵاتی سیاسی نەماوەتەوە. بڕوا بکەن مجتەمەعی ئێمە ئەوەی ڕایگرتووە ئەو قیەمە ئەخلاقیانن کە لە دینەوە وەریگرتووە. ئەگەر خۆمان نەزانین حاڵی دەسەڵات لە وڵاتات بەرباد و فەوزایەکە کەواتە خۆ شتێکی زۆر زۆر ئەرێنی و جوانە. ئەوی تری ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەگەر ئێمە مامەڵەیەکی قوڵ و وجدانی و عەمیقمان لەگەڵ بابەتی دینە هەبێت و ئێمە لە ئەدەبیاتی دینیمانە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بەرهەم بهێنین کە ئینسانی ئیدعای شتێ بکەنە کاکەنیەتی و ئینسان ناسینی خەڵکەکان و ئەو ڕقەمەی کە لای خەڵک هەیە لە عاقیبەتیا هیچ شتێک بۆ ئەو بەرهەم ناهێنێت. ئەو کاتێک گەڕواتەوە بۆ لای خوا بە تەنهایی ئەچێتە بەردەمی خواوە، نە ئەحمەدی لەگەڵایە، نە مەحموودی لەگەڵایە، نە ژمارەی لایک و فۆلۆوەرەکانی لەگەڵایەن. ئەم بابەتانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن، قەلبێکی سەلیم نەبێت، ئەخلاقێکی جوان نەبێت، عیبادەتێکی دروست نەبێت. کاتێک ئەگەر ئەمە ئەبێتە بەشێک لە ئەدەبیات و پەروەردەی ئێمە و هودوءمان پێبەخشێت، دین ئەتوانێت نەهێڵێ ئینسانێکی سەرشێتمان هەبێت. بەس کاتێک دین ئێمە ئەیکەینە ئامڕازێک بۆ بابەتی تر ئەویان شتێکی ترە. بۆ نمونێکی زۆر زۆر سادە، مەولەنا جەلالەدینی ڕۆمی کاتێکە چێ بە بازاڕی زێڕگەرەکانە، نمونێ ینی ڕەمزە تەوزیف یەکەم، سێرەکات دەنگی زێڕگەرەکانیێت پێ ئەڵێن ئەڵێەوە چییە؟ ئەڵێ زێڕگەرەکان ئەدەن لە تەڵاکە لە ئاڵتونەکە هەتا خەوشەکەی پاکە بێتەوە. ئەویش ئەڵێ کەواتە من ئەبێت لە نەفسی خۆم بدەم هەتا خەوشەکانی نەفسم پاکەکەم و سەمای مەولانا دروستەکە خۆ تەقلیدی نەکردووە، ئەو دروستی کردووە، ئەو لەوێ ڕەمز بووە بووی. ئێستا ئەزانی لە تورکیا سەمای مەولانا ڕەکلامە سوپەرمارکێت و شتەکان لە بەردەمیانە هات لە بەردەمیانە خەڵکێک دائنێن سەمای مەولانە ئەکا کۆڕی زیکرە بەسن لە بەروی خەڵکی بڕوا لەوێ شت بکڕێت. کۆمەڵک لەو بابەتەنە هات دین ئەتوانیت ئەمە بۆ دەرەوەی کولتورە عیرفانیەکەش دروستە. دکتۆر بە ئەمە بکەمە کۆتا پرسیار، ئەگەرچی ئەم پرسیارە نازانم حەقی ئەوم هەیە بیکەم بە ئانی بەم شێوازە، کاڵم حەقی ئەوم هەیە مەبەستم وەیە پرسیارەکە ینی باوڵێن زۆر لۆژیکی نییە، بەڵام پرسیارێکی سادەیە بە تەس خەڵکەوە چونکە دوایە چێتە بابی ئامۆژگاری ئەگەر ئاگامان لێ نەبێ. ئەویش ئەوەیە کە ئێمە باسی ئەم دنیا مەجازیەمان کرد و لە ناویا باسی خۆهەڵان و خۆ بە باڵۆنکردن و ئینسانی با بڵێن کەسایەتی فەیک و ئەمانەمان کرد. باشە ئەگەر ئەم پرسیارە دیسان بڵێم ینی ئاسایی بێ، باشە کوێی ئەم سەرەوەی ئەم دنیا مەجازیە فەزیلەتە، کوێشی ئەگەر خوارەوەی ڕەزیلەتە، ینی لە لێوانی ئەمبانی ئەم فەزیلەت و ڕەزیلەتە هەیە. یعنی ئەگەر تۆ ئێرە بەکار بێنی ئەوە لە ناو دنیای فەزیلەتی ئەخلاقی فەزیلێت هەیە، وەگەر ئێرەش بەکاربێنی و کەوتوتە ناو ڕەزیلەت. ئەگەر دروستیش بێ لێرەیە لە جۆرێک لە بەهشت و ئەوانابی لەوەشان لە سەقەر و لە بنەوەی دۆزەخبی. شتی وایە؟
کاک پەیوەند ئەم بابەتە هەر ئەگەر ئێمە بە حکمەتە کلاسیکیەکە مامەڵێکی لەگەڵا بکەین لە قەدیمە خەڵکێک هەبووە دەستی داوەتە زوهد و تەرکی دنیا ڕەهبانیەت لە کاتێکە خەڵکێکیش هەبووە دەستی داوەتە تەرەف و ڕابواردن و بەخواکردنی سەرۆت و سامان کورتەی تەزکیەی ئیسلامی ئاوا بووە دنیا تەرک مەکە بەس دنیا مەپەرستە ینی دنیا تەرک مەکە تەمەتوع بە ژیانەوە بکە هەوڵ بە ژیانی خۆت مناڵەکانت کەس و کارت احتیاج نەبن ئەسڵن هەموو فەرمودانی باسی ئەوە کە یەد العولیا خەیر من یەدی السفلا باسی فەزیلەتی بەخشین زەکات هەمووەمانە کراوە خۆ یعنی ئەبێ زەکات کە خەیرت ئەگا و کە فەرزە یان ئەبێ پارەت هەبێ خۆنا پارەت نەبێ زەکات وەرەگریت بەڵام لەگەڵ ئەوەیە خەڵکی باوەڕدار باسی ئەوە نییە کە دنیا پەرست بێت دنیا بکە بەخوای خۆی پێ بنێ بە قیەمەکانیا بۆ دنیا بە کورتی کاتێک گەچیتە ناو ئەخلاقە وەڵێ ئینسان نابێت یەکێک لە فەزیلەتە گەورەکانی ئەخلاق ئەڵەن شوجاعەتە چاو نەترسیە ئەڵەن ئاخر ئەخلاق بۆچی چاو نەترسی ئەڵێ ئاخر لە ترسا پێ بە ئەخلاقانە نێت لە تەهەوریشا پێ بە ئەخلاقانە نێت لە ئاستێکا بمێنێتەوە ئەمەندە شوجاعەتی هەبێت ئامادە نەبێ حەقیقەت بشارێتەوە لە ترسا و ئەمەندەش سنووری هەبێ ئامادە نەبێ حەقیقەت پێشێلکا لە ئازاییە جا قسەکە لەسەر ئەم بابەتەیانەیە سۆشیال میدیا هەمومان هەمانە من پیجی فەیسبووکم هەیە ئینستاگرامم هەیە وڵا هەر دووە نازانم جیلی خوارێ مەشتی تریشی پیرەکان دەبێت دەرەوەڵا بەڵام لە ئەساساش بابەتێکی تیا هەیە و ئەمە ئەتوانیت پەیامی ئەخلاقی تیا بگەێنی و ئەتوانی قسەی تیا بکەی و ئەتوانی گفتوگۆی تیا بکەی ڕاستە ئێمە دروستمان نەکردووە و ناشبێ لێی مەحروم بیت نابێت بچیتە دەرەوەی چونکە کەناڵێکی گفتوگۆ و پەیوەندیە بەڵام ئەمەی لێ نەیەت لە پێناو ئەمەیە فەزیلەتێکی ئەخلاقی هەیە پێی پیا بنیت زۆر بەسادەی من بۆ ئەوەی ژمارەی لایکەکانم بفڕن دەست بەرم بۆ شتێک لە ناخما عەزابم ئەدا وجدانیان ئەزانم ناخلاقیە قسەیەک بکەم بۆ نمونە خۆم نیسا ئەتوان هەمیشە وتومە جارێک بە برادرانم وتم ئێستا من بڵێم بۆ نمونە ڕۆژوو فەرز نییە بابەتێکی دینیە وایە هەتا ئێوارە لەوانەیە بە ملیۆنەها کۆمنت و لایک و شەیر و مناقەشە و ڕەسمگرتن و کەپچارە بن بە ڕقەمێکی گەورە بەس ئایا ئەمە ئەخلاقێکە لە ناخما قەنەعەتم پێی نییە خۆ بابەتێکی دینیە وایە من قەنەعەتم وایە ڕۆژوو فەرزە خۆم بۆ نمونە لە چک بڵێم فەرز نییە خۆم نەزانم کا بە ڕقەم بەس ئایا ئەخلاقیەن ئەمە ڕێگە پێدراوە ئێگەر من ئەمەم کرد لە پێناو ئەوەیە بم بە فەیمەس و ناوبانگ و ترێند و خەڵق قسەم لەگەڵ کاو بانگ بکەن بۆ تەلەڤیزۆنەکان و هەڵە خۆیەوە حالێک بۆ خۆم دروستکەم ئەوە ڕەزیلەتەکەیت فەزیلەتەکەشی ئەوەیە من ئەوەی خۆم قەنەعەتم پێێتی ئەیڵێم خەڵک بەدڵێتی بەدڵی نییە خۆ ماڵی قەڵب سەر بە ساحیبی زۆر دەست خۆش دکتۆر سەلمان گفتوگۆکەمان زۆر خۆش بوو دەستی خۆش بێ هیوادارم بینەرانی خۆشەویست ئەوەی کە ئێمە پێشکەشمان کرد یعنی فعلەن فەزیلەت بێ بۆ ئێوە یعنی ئێمە لەگەڵ دکتۆرە نهاتین کە بڵین ئایپادەکانتان فڕێدن و هەروەها نەی لەوە بکەین کە بڵین مۆبایلە زیرەکەکانتان فڕێدن بەس وتمان ینی دەشێ مەسەلەن ئەخلاقی بەکاری بێنن دەشێ مەسەلەن بە جۆرێک بەکاری بێنن کە فعلەن خۆتان بن ینی ون کرد جاری وایە ونکردنی خۆش لەنا ئەو دنیا مەجازیە بە چیت قازان ژینێت چونکە تۆ پێکرد لە ناو دنیای مەجازە پێکرد لە ناو واقعە ئەمەیە کە دوایی بۆت بەراورد دەکەن ئەڵەن با بە تۆ لەوێ جۆرە کەسایەتێکت هەیە هەر لە ئاسمانیت کەچی وەختێک سەیرەکەی ینی لە واقعە شتێکی ئەو تۆنی جا بۆیە ئینسان بتوانێت ینی هاوسەنگێک دروست کا بە تەئکید کارێکی گرنگە و خودی بەرنامەکەی ئەمەش جێکەوتەی ئەم جارەمان بۆ ئەوە بوو کە ئەم هاوسەنجێ دروست بێ دکتۆر سەلمان زۆر بەخێر بێ سوپاست دەکەم دکتۆر سەلمان بۆی منیش وەکو کابرام لێنەیە دکتۆر سەلمان الحەمدوللا گەنجێکی دینداری زۆر باش الحەمدوللا و ماوەیەکی زۆرە لە ناو معریفەی ئاینیا کارەکەوە بۆ خۆشی بەڕاستی ینی چکە لەوانەیە کە با بڵێ قاڵە ئەندازێک لە دنیا عیرفان و ئیش لەسەر عیرفان ناسی ئەوانە شەکا و سپاس دەکەین دکتۆر خۆش دەست خۆش سپاس خواتان دەکەم